هیچ ئاسۆیەکی ڕوون نییە لە ساڵی تازەش هەناردەی نەوتیارەم دەست پێ بکاتەوە. پێدەچێت تا ناوەڕاستی ساڵی داهاتووش نەوتیارەمی کوردستان بە ڕاگیراوی بمێنێتەوە. حکوومەتی عێراقیش ڕێگەنادات بە هەناردەکردنەوەی نەوتیارەم بۆ دەرەوە. ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستان و ئەندامێکی لیژنەی نەوت و غازی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش دەڵێن زۆربەی کێشەکان پەیوەندیان بە مافی کۆمپانیا بەرهەمهێنەرەکانی نەوتەوە هەیە لە هەرێمی کوردستان. ئەگەرچی پاشسەردانەکەی وەزیری نەوتی عێراق ئاسۆی دووبارە هەناردەکردنەوەی نەوتیارەم دەرکەوتوو بڕیار بوو ڕاگررتنی نەوتیارەم هەڵبوەشێتەوە، بەڵام دوای تێپەڕبوونی مانگێک بەسەر سەردانەکە هێشتا کێشەکان بە هەڵبەسێراوی ماونەتەوە. ڕۆژی 25 مانگی ئازاری ئەمساڵ بە بڕیارێکی دادگای فیدراڵی عێراقی هەناردەکردنەوەی نەوت یاریمی کوردستان ڕاگیرا و بەو هۆیشەوە حکوومەت یاریمی کوردستان شکستی خۆی لە دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم ڕاگەیات. با پێی زانیاریەکان گفتوگۆکان لەبارەی نەوتیارێمەوە هیچ ئەنجامێکی ئەوتۆی نەبوو. یەکلاکردنەوەی ئەو پرسا ڕادەستی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کراوە تا لە هەمواری یاسای بودجە و گفتوگۆکانی پرۆژە یاسای بودجەی ساڵی نوێ ڕێکەوتنی لەسەر بکرێت. بۆ ئەمەش وەرزی نوێی یاسادانان بڕیاری لێ دەدرێت کە دەکەوێتە ناوەڕاستی ساڵی داهاتووە، ئەمەش پاش پێداچوونەوە بە گرێبەستەکانی بەرهەمێنانی نەوت. ئەوەی هەرێمی کوردستان لێی دەترسێت گۆڕانکاریە لە بورگە و مادەی و گرێبەستانی بۆ دەرهێنانی نەوت کراوە کە حکوومەتی عێراقی دەیەوێت لە ڕێی ئەنجومەنی نوێنەرانەوە یەکلایی بکاتەوە. لەو بارەوە ئەنجامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت بەشێکی بورگە و مادە گرێبەستەکانی حکوومەتی هەرێم و کۆمپانیەکانی بواری بەرهەمێنانی نەوت لە هەرێم وەک خۆی دەمێنێتەوە بۆ ئەوەی هەرێمی کوردستان تووشی سزا و پێبژاردننی دارایی نەبێتەوە لەلایەن کۆمپانیەکانەوە، چونکە بەپێی گرێبەستەکان هەرێم پابەند دەبێت بە پێبژاردننی دارایی بۆ هەر گۆڕانکاریەک کە لە گرێبەستەکەدا دەکرێت. بۆ ئەومەتۆ بڕگانی لە نێوان حکوومەتی هەرێم و کۆمپانیەکانی بەرهەمێنانی نەوتدان لە هەرێم پێناچێت هەروازوو یەکلایی بکرێنەوە. لە کاتێکدا زیانی ڕاگررتنی نەوتی هەرێم تا ئێستا نزیکەی 8 ملیار و 500 میلیۆن دلار بووە. ئەگەر هەروان پرسە هونەری و یاساییانە یەکلایی نەکرێنەوە لەلایەن هەردوو حکوومەتی هەرێم و ناوەندەوە، ئەو بەشێکی زۆری گرفتەکانی دیکەش بە هەڵواستراوی دەمێننەوە. گرنگترینیان هەمواری یاسای بودجەیە سەبارەت بە پشکی هەرێم. پێش بڕیاری ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێم ڕۆژانە بڕی 450,000 بەرمیل نەوت هەناردەی دەرەوە دەکرا، بەڵام با بڕیاری دادگای فیدراڵی هەناردەی نەوتی هەرێم وەستا و لە دوایەوەش گرفتەکان زیاتر بوون و کێشەی گەورەش تووشی موچەی فەرمانبەران بوو.